هێزی لووتبەرزی کاتێک خۆمان دەخەینە دۆخی شەرمەزاریەوە پێویستە خۆمان بەدوور بگرین لە پاراستنی شانازی بەو کارانەی کە دەزانین هەڵە. ئەم بنەمایە لە ژیانی پاشا هێرۆدۆسەوە هاتووە کە لووتبەرزیەکەی وای لێ کردبوو یەحیا لە ئاوەڵکێش بکوژێت. هەروەها ئەم چیرۆکە لە ئینجیلی مەتادا دەبینینەوە، بەڵام کاتێک لە ئینجیلی مەتادا دەیخوێنینەوە بۆمان دەردەکەوێت کە هێزی شەهوەت لە ژیان ئەم پاشایەدا باس دەکات. ڕووداوەکانی ئەم چیرۆکە بەم شێوەیەن. پاشا هیرۆدس بە بۆنەی ڕۆژی لەدایکبوونیەوە ئێوارەخوانێکی گەورەی بۆ گەورە ئاغا و سەرکردەکانی سوپا و کەسایەتی دیارەکانی گەلیلی ساز کەکات. کچی هیرۆدیش دێتە ژوورەوە سەماکات و سەرنجی هیرۆد و میوانەکانی ڕادەکێشێ. پاشا پێی دەڵێ هەرچیت بێوێت پێت دەبەخشم و ئەگەر داوای نیوەی شانشینەکەشت کردبێ. باکەرێکی زۆرەوە بۆیە ئەو قسەی کردووە چونکە سەرخۆش بووە و بە تەواوەتی سەر هۆشی خۆی نەبووە. ئەمەش شانسی هیرۆد باش بووە کە ژنی فیلیپی برای هیرۆس بووە. دوای ئەوە هاوسەرگیری لەگەڵ دەکات و هەرچەندە بۆی دروست نەبووە، بەڵام پێشتر یەحیای لاو هەڵکێش پێی وتبوو لەو کاتەوە هیرۆدیش ڕقی لێی بوو و ویستی بیکوژێت. کاتێک کچەکەی هاتە لای پرسیاری ئەوەی لێکرد کە داوای چی لە پاشا بکات، ئەویش پێی گوت داوای سەری یەحیا دەکەم. چیرۆکێکی قێزەونە جگە لە شەهوەت کە بەشێکە لەم چیرۆکە خۆ بە گەورەزانیش دەبینینەوە. با لە ئینجیلی مەرقۆس بەشی 6 دەربارەی ئەم چیرۆکە بخوێنینەوە. ئیتر هیرۆد زۆر ڕقی لێی دەبوو و دەیویست بیکوژێت، واتە یوحەنای لە ئاوهەڵکێش. بەڵام نەیدەتوانی، چونکە هیرۆد لە یوحەنا دەترسا، دەیزانی پیاوێکی ڕاست و دروست و پیرۆزە و دەیپاراست. کاتێک گوێی لێ دەگرت زۆر دەشێوە حەزیشی دەگرت گوێی لێ بگرێت. بابەتەکە جێ پێکەنینە ئایا بە خۆشحاڵیەوە گوێی لێ دەگرت تا بە ویژدانێکی پاکەوە بە شێوەیەک بێدەنگ بێت کە بەڵام ئایا تۆزێک ڕقی لێی بوو. با خوێندنەوەکە تەواو بکەین. پاشا زۆر دڵگران بوو بەهۆی داواکاری کچەکەی هیرۆد. دیارە کە لەم ساتەدا دەرکی بە گەمژەی خۆی کرد، بەڵام لەبەر سوێندەکان و ئەوانەی کە لەگەڵی لەسەر خوانەکە بوون نەیدەتوانێت ڕەتی بکاتەوە. پاشا یەکسەر پیاکوژێکی نرد و فەرمانیدا تا سەرەکەی بهێنن. ئەویش چوو لە زیندان سەری بڕی. بەهۆی قسەکەی و ئەو سوێندەی کە بۆ کچەکەی هیرۆد لە بەردەم هەموو میوانەکان ئامادەبووەکاندا خواردبووی، هەروەها بەهۆی لووتبەرزی و خۆ بە گەورەزانینی خۆیەوە ئەوەی وتی کردی، ئەوەشی کە کردی نەدەبوو بیکات. بێ گوێدانە خەمەکەی گوناهێکی قەزەونی ئەنجامدا. لووتبەرزی ڕێگی زۆرێک لە گوناهەکانە و ئەمە لە کتێبی پەندەکان 6 تا 19 دەخوێنینەوە. 6 هەن کە یەزدان ڕقی لێیانە، قێزەونە لەلای، 7 چاوی بەهێز. واتە لووتبەرزی زمانی درۆزن دەستێک کە خوێنی بێتاوانی ڕەش بێت، وەکو هیرۆد، دڵێک کە پلانی خراپ دابهێنێت، وەکو هیرۆدس. پێیە کە بە پەلە بەرەو خراپەکاری ڕابکات، شایەتی درۆدان و بڵاو بکاتەوە و بروژەنەری ناکۆکی نێوان برایان بێ. لێرەدا هێزی لووتبەرزی دەبینین کە پاڵ بە مرۆڤەوە دەنێت بۆ ئەنجامدانی کارە نادروستەکان کە پێویست نییە بیکات. ئەوەش بنەمای چیرۆکەکەیەکە لە ئینجیلی مەرقۆسدا هاتووە. پرسیار بۆ تێفکرین و جێبەجێکردن لێرەدا ئەمەیە، ئایا دەتوانیت ئەو کاتانە بیر بکەیتەوە کە لووتبەرزیەکەت پاڵی پێوە ناویت بۆ ئەوەی ئەو کارە بکەیت کە دەزانیت هەڵەیە؟ ئەو کاتانی کە بێدەنگیت هەڵبژاردووە. بێدەنگی دەلالەتە. هەندێک جار لووتبەرزی هۆکاری بێدەنگی یان درۆزکردنە. ئێمە نامانەوێت ڕەت بکرێنەوە، ئەمە پەیوەندێکی نزیکی بە لووتبەرزیەوە هەیە. با بیر لە ژیانی خۆمان بکەینەوە. دەشێت بەهۆی لووتبەرزی و غرورەوە ژیانمان چی بەسەر هات بێت. ئایا ئێمە درۆکردن وەک ڕێگەی گوپاراستنی خۆمان یان وێنەی خۆمان لە بەردەم خەڵکەکەدا بەکاردەهێنین بۆ ئەوەی ڕەتمان نەکەنەوە؟ ئایا دەتوانین بزانین چۆن بابەتەکە بە درۆیەکی سادە دەست پێ دەکاو کە بە بەراورد بە شتانەی کە کتێبی پەندەکاندا دەیخوێنینەوە بێتاوان دەربکەوین؟ بەڵام بنەماکە ڕوون و جێگیرە و لە ژیانی هیرۆدەوە بۆمان دەردەکەوێت کە بنەمای کێشەکە لووتبەرزیە. ئەو بنەمایە کە لە چیرۆکی پاشا هیرۆدەوە فێری دەبین ئەوەیە، کاتێک خۆمان دەخێنە دۆخی شەرمەزاریەوە پێویستە خۆمان بەدوور بگرین لە پاراستنی شانازی بەو کارانەی کە دەزانین هەڵن.